هەر سەبارەت بە پرسی ئەمنی و هەروەها تعریب و دەست بە سەرداگرتنی زەوی بە تایبەتیهی کورد ئەمڕۆ تورکمانیشی هاتوتە سەر. من میوانێکم لەگەڵ دەبێت محەممەد خورشید یاردەدەری بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتی لە کەرکووک و گەرمیان بەشۆش ڕاستەوخۆ لە هەولێرە لەگەڵمە بێت و گفتوگۆی لەگەڵەکەم. دکتۆر محەممەد بەخێر بێت. ئەمڕۆ هەم کورد زۆر سپاس ئەم تورکمان بەیەکەوە خۆپشاندانیان کردووە، کەواتە ئەبێت چی بڵێن؟ ئایا غەدر لە کورد و تورکمان ئەگرێ ڕەوش لە کەرکووک بەم شێوەیە باش نییە؟ بەناوی خۆی گەورە سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز، سڵاو بۆ ئەو جوتیارە سەربەرزانشکە ئیمڕۆ بوێرانە لە بەردەم قاپی فڕۆکەخانەی کەرکووک وەستانەوە بەرامبەر بەو سیاسەتە تعریبە ناڕەوایی کە ئەکرێ بەرامبەریان. وەکو لە راپۆرتەکەی بەڕێستان و قسەی جوتیارە بەڕێزەکانیش ئیشارەتی پێدا، ناوچەیەکی فراوان لەو سنوورە بە ناوی ئەوەی کە جۆرێک لە جۆرەکان ئەیانەوێ جارەتر بە عەرەبی بکەن، ئەیانەوە یەکەی نیشتە جێبوون بۆ ئەفسەرانی سوپای عێراقی دروست بکەن. ئەو ناوچەیە کەوێتە نزیکی گوندی تۆپزاوە و بەشێک لە تۆپزاوە و ترکەڵان و بێشیر و با بڵێن ناوچە فراوانەکە ئەڕاتەوە تا نزیکی داقۆق. ئەو ناوچەیە ناوچەیەکی کوردنشینی تورکمان نشینە لە ئەسڵە و با بڵێن نزیکیشە لە سەربازگەی خالیدی بەناوبانگ. ئەگەر ئێوە بینەرانی بەڕێز لە بیرتان بێ، گوندی تۆپزاوە ڕەمزی ئەنفالکراوەکانی پارێزگای کەرکووکە و گوند نشینانەی کە لە ساڵی 1970 لە تاوانی بەتناوی ئەنفال کۆکرانەوە بەشێکی یەکجار زۆری هاوردرایە گوندی تۆپزاوە و لە گوندی تۆپزاوە چەند گۆڕستانێکی ئەنفالیشمان هەیە، بە تایبەتی هی مناڵەکان و هی پەککەوتەکان کە لەو سنوورە هەن. و کاتی خۆشی جەنابی کاک نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ یادی ئەنفال لە کەرکووک هاتە ئەو گوندە، بۆیە گوندەکە ناوچەیەکی ناسراوە، ناوچەیەکی کشت و کاڵیە، ناوچەیەکی غەدرە لێکراوە و کاتی خۆشی ڕوخێندراوە دانیشتوانەکانی ئاوارەی سنووری زیاتر سنووری پارێزگای هەولێر کران لە بنەسڵاوە و لە بەحرکە و لە ناوچەکانی تر نیشتە جێکران. دوای 2003 ئەو گوندە جارێکی تر ئاوادان بۆتەوە و گوندەکانی تریش. ئەم گوندانە بە پێی بڕیارێکی حکوومەتی لە ناوچوو وەڕژێمی بەعز بە ناوچەی قەدەغەکرا و منتقە محەڕەمە ناسرااو بوو بۆ کورد و بۆ تورکمان و بۆ کریسیان، تەنها بۆ عەرەب نەبێ. و بەداخەوە دوای خیانەتی 16 ئۆکتۆبر ئەمە یەکێک لەو دەرهاویشتانەیە کە ئێمە ئەیبینین لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبر. بەڵام دکتۆرەوە دەستەوەستانە ئەمە خیانەتی 16 ئۆکتۆبر ڕوویدا، سیاسەتی تعریب بەردەوام کە ئێستا 2023 هەراوا تەماشاکەر دەبن. ئێوە زانن کە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە سفەتی تەماشاکەر لەو مۆزوعانە نییە، بەڵکو زۆر شێلگیرانە دیفاع لە ئەو ناوچانە ئەکات، هەروەها ڕێگریەکی زۆر توندیش لە بەعەرەبکردنی ئەو ناوچانە ئەکات و بەشێک لە ئەندامانی پارتی دیموکراتی کوردستانیشی ئەمڕۆ بەشداری ئەو ڕێپێوانەیان کردووە و قسەی سەرەکی و قسەی لە پێشیان هەبووە بەرامبەر بە سیاسەتی تعریب. ئێمە لە ڕابردوو لە ئێستاش وتومانە کە هەموو ئەو بڕیارانەی دەسەڵاتی سەپێنراوی کەرکووک ڕەت دەکەینەوە و هەوڵی شەدەین لە ڕێگای نوێنەرانمان لە حکوومەتی ئیتیحادی و نوێنەرانمان لە مەجلیس نوابی عێراقی کە ئەو بابەتانەی تعریب ڕابگرین و نوێنەرانی ئێمە چ لە پەرلەمانی عێراقی چ لە حکوومەتی ئیتیحادی کارێکی یەکجار زۆریان کردووە و بەرگریەی تا ئێستا لە کەرکووک کراوە ئەو نوێنەرانە کردویانە. بەڵام ئەوەی کە ئمڕۆ شتێکی جیاوازتر بوو ئەوە بوو کە برا تورکمانەکانیش ئمڕۆ هەستیان بەو خەتەرە گەورە کرد کە سەرڕای ئەوەی کە پێش 2023 گوندەکانیان داگیر کرابەوە بەشێک لە زەویەکانیان تا ئێستاش بەدەست عەرەبەوەیە، بەڵام بە هەر هۆکارێک جۆرێک بێدەنگیان نواندبوو. بەڵام ئمڕۆ دانیشتوانی ترکەڵان و بێشیر و منتقەی 90 کە بەتسن بەناوبانگە لە کەرکووک هەمووی لەگەڵ خەڵکە کوردەکە هاتنە سەر جادە و یەکگرتووانە بەرامبەر بە سیاسەتی تعریبی سەپێنراوی سەر پارێزگای کەرکووک و شاری کەرکووک ڕاوەستاونەتەوە و ئومێدمان وایە کە لە ڕێگای نوێنەرانمان لە مەجلیسی نوابی عێراقی و حکوومەتی ئیتیحادی هەروەها بانگەشەی جوتیارەکانیش دیار بوو، بە تایبەتی مام عەباس تۆپزاوایی
لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە کاری جددی بکرێ بۆی کە ئەم پرۆسەسی تعریبە لە پارێزگای کەرکووک ڕابگیرێت ئەو بەرنامەیەشی کە حکوومەتی هەرێمی کوردستان داوای ئاساییکردنەوەی پارێزگای کەرکووک جێبەجێ بکرێ. باشە لیژنە و لیژنەکاری هەبوو سەردانی بەغدا ئەکرا بۆ ئەوەی ڕەوشی کەرکووک ئاسایی بکرێتەوە. ئەمانە بەچی گەیشتن؟ نەگەیشتن بە هیچ دەرەنجامێک یان تا ئێستاش بەردەوام؟ دوا هەوڵی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور بەرزانیە کە لە 6/2 نامەیەکی تایبەتی ئاراستەی سەرۆک وەزیرانی ئیتیحادی عێراق کردووە و داوای لێ کردووە کە ڕەوشی هەر چوار پارێزگای نینەوە کەرکووک، سەلاحەددین و دیالە بەپێی ئەو خاڵی 13 لە منهاجی وەزاری کە هاتووە جێبەجێ بکرێ، ئاسایی بکرێتەوە و ئەو فشارانەی سەر کورد و خەڵکی تێر لەو پارێزگایانە ڕابگیرێ و سیاسەتی تعریب لەو سنوورانە ڕابگیرێ و ئێستا کاری جددی لەسەر ئەو نامەیەی جەنابی سەرۆک وەزیران ئەکرێ کە سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بتوانین کە ئەو فشارانەی هەیە ڕای بگرین. بەڵام بەداخەوە ئیداری سەپێنراوی کەرکووک هەر بەردەوامە لەو کارانەی خۆی بۆیە وەکو لە چەند ڕۆژی ڕابردووش لە زمانی بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانەوە هەم لە کەناڵی بەڕێستان و لە کەناڵەکانی تریشەوە وترا ئەوەیە کە ئەم کەسێک کە ئێستا پارێزگای کەرکووکە بۆ شێوە شەڤنیە بیرەکاتەوە ئەبێت لا بدرێ و کەسێکی تردا بندرێ بۆی کە ئەو بڕیارانە بە یەکجاری ڕابگیرێ لە پارێزگای کەرکووک. دکتۆر محەممەد، دۆسی ئەمنی لە کەرکووک بۆچی ڕادستی پۆلیس ناکرێت؟ پۆلیس چەند مانگی کە ئامادەکاری دەکات بۆ ئەوەی دۆسی ئەمنی ڕادستی پۆلیس بکرێت، بەڵام هەر لە دەست سوپایە. بۆچی ڕادستی ئەوان ناکرێت؟ جارێکی تر دووبارەیەکەمەوە بەداخەوە ئەمە یەکێک لە دەرهاویشتەکانی خیانەتی 16 ئۆکتۆبر بوو کە دۆسی ئەمنی دەسەڵاتی مەدەنی ڕادستی دەسەڵاتی سەربازی کراوە. یەکێک لەو بەرنامانەی کە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە حکوومەتی ئیتیحادی کردووە کە بێ ئەو مەلەفە لە دەستی سەرباز دەربهێنرێ و ڕادستی پۆلیس و ڕادستی دەسەڵاتی مەدەنی بکرێتەوە. بەداخەوە لەوێشە ئێمە تووشی گرفتێکە بین کە ئەم کەسە سەپێنراوی سەرپارێزگای کەرکووک بێتە سەرۆکی لیژنەی ئەمنی و لەوێش تووشی گرفتە بینەوە جارێکی تر، بەڵام دەسەڵاتەکە لای دەسەڵاتی مەدەنی بێ باشترە لەوەی کە لای دەسەڵاتی سەربازی بێ. چەندە ئێمە هەوڵە دێن ئەبێ ئەوش بزانین کە ئالنگاری تر هەیە، فشاری تر هەیە بۆی ئەو دەسەڵاتە بمێنێتەوە. ئەو دەسەڵاتە سەربازیە دەستکەوتی هەیە لەوێ، دەسەڵاتی خەڵکی تر دەستکەوتی هەیە لەوێ، بۆیە ئەوانش هەوڵەدن کە دەسەڵاتە سەربازەکە بێهێڵنەوە. بەڵام لەگەڵ ئەوەی کە ئێوە بینەرانی بەڕێز بزانن لە خاڵی 13 منهاجی ویزاریەکە هاتووە و لە نامەی 6/2 جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش هاتووە کە مەسەلەی ئەو پارێزگانە و بە تایبەتی پارێزگای کەرکووک ئەبێ بەرەو ئاساییکردنەوە بڕوە و هەتا ئێستاش ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان هەوڵی جددی ئەدەین بۆی کە ئەو بابەتە جێبەجێ بکرێت. سپاس بۆ دکتۆر محەممەد خورشید، یاریدەدەری بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتی لە کەرکووک گەرمیان کە لە هەولێرە و لەگەڵمان بووی. زۆر سپاس.